کە کۆمەلگەیەکی ژن تیا بێت ژێردەست بێ ئەو کۆمەلگە خۆیش ژێردەستە لەبەر ئەوش ئەمانوێ کورد باسی بکەن زیاترش ئەماوێ ڕای و بچوونی ئێوە وەریگرم خۆتان چی ئاڵێن بوون منە هەر کەسێک لە ئێوە چوون ڕاستی ئەم توندتیژیا دێت توندتیژی چۆن لەسەری دەکرێت بوون منە لە ڕووی کێوە توندتیژی لەسەر دەکرێت توندتیژی زۆر بەشی هەیە یانە بوون منە من بڵێم تەنیا یەک بەشە یان یەک هۆکار تەنیا ئەو نییە توندتیژی زیاتر لەسەر ژن دەکرێت بوو لەسەر ژن لەبەر ئەوەی کە لەناو کۆمەلگادا ئەوەی کە بچووک زەعیفە هێزی نابیندرێت لەناو کۆمەلگادا ژنە لەبەر ئەوەش توندتیژی زیاتر لەسەر ژن دەکرێت یەکەم هۆکاری ئەوە اینجا ئەم نەهوشیاربوونی لەناو کۆمەلگادا بەلاو بووە ئەمە ئیشی ئەمڕۆ نییە ئیشی دۆنیش نییە ئەم نەهوشیاربوونە ئەمە بە حەزاران ساڵانە لەناو کۆمەلگادا بەلاو بووتەوە بسەرەتەوە کە ئێمە سەیری کۆمەلگاکەن کۆمەلگای خۆمان کۆمەلگایەکی سروشتی بوو کۆمەلگایەکی دەموکراتیک بوو فەرق و جیاوازی لە نێوانی ژن و پیاو نەبوو هەر هەمومان پێکەوە ژیانێکی ئازادیان ژیان دەکرد ئەوەی دیکەش بوو نمونە سیستەمی مەسەن ڕاگەیاندنمان هەیە تەلەڤیزیۆنمان هەیە ئەم کاناڵانی کە بەرنامەی جۆر بە جۆر دەبەخشێنن هەیە بەس هەر تەلەڤیزیۆن لە ماڵی هەمومان هەیە مۆبایل ئێستا لەوانەی تەلەڤیزیۆن کێم بوو بێت بەڵام مۆبایل بەدەستی هەر هەموماندایە کە سێری دیکرد مەسەن لەو مۆبایلە چی دەبەخشین چی هەیە یعنی یەکەمش دوای لێ دەکەن مەسەن ژن وەکو کالایەک بەکاردێنرێت ئەگەر بۆ ڕێکلامێک بێ ژنە ئەگەر بۆ چوزانم خواردنێک مەسەن سێریکن ئەوەندە بە خراپی بیر لە ژن دەکەن مەسەن ڕێک چوزانم قوتوویەکە بۆ ڕێکلامی بکەن کالای ئەو ژنە ژن دەهینن ژن بەکاردێنن چون شتێکی وا دەبێت مەسەن لەبەر ئەوەی کە مەسەن دەزانن کۆمەلگا سێر دەکات ئاما ژنە سارنکێشە بە سارنکێش بێ بوو لای خەڵک سێر دەکە دوایی مەراقی ئەو قوتوو دکە دکڕیان ئێمەسەن بوو هەمان کات مەسەن ئەم درامەی تورکی کە لە هەر هەموو کاناڵاندا هەیە مەسەن ئەو درامانە چیەکەن چی پیشانی ئەم گەنجانە و ئەم خەڵکانە دەبن مەسەن ناو خێزاندا کە دادەنیشن سێری فیلمێکی تورکیەکەن چی تایە بجگە لە بێ ئەخلاقی بجگە لە بێ شەرەفی لە بێ ناموسی ئەم شتانە لە ناو فیلمی تورکیدانە بەداخەوە ئەگەر تاگێکیشی سێری دیکە ئیتر حەز بووی درست بێ کە لاسایی بکە لاسایی دکە دواییش ئیتر ژن ڕوبڕووی توندتیژی دێت پیاو بوو نمونە مافیا لی دەرەچێ نازانم چی لی دەرەچێ مەسەن بۆ وا لە خۆمان بکەن کە بگەن بەم ڕوژانە پێویستە ئەم شتانە قبول نەکرد من لەگەڵ قسەکاندام زۆر قسەکان زۆر تەواوە بەڵام ئەوە ژنان و کچان خۆیان ئەخەنە ڕووی بازرگانیەوە نەک بە زۆر سەرمایهدارکەن ئاەکە ئەمانەکە هەیە لە دەست مندا چم ئەزگەبێ بۆ خۆم دیکە لەمە لەشار بەسان لەتودارە خوددادا هەر کەسێکی بێڕێزی بە ژن بکات بێڕێزی بە دایک و مشکی خۆی دەکات بێڕێزی بە ئیرادی خۆی دەکات بێڕێزی بە وڵات و خەڵک و ئاوی خۆی دەکات